زیاتر سەبارەت بە هێرشەکانی هێزی پێشمەرگە بۆ سەرگوندەکانی خۆرئاوای کەرکووک ئێستا ڕاستەوخۆ ڕۆکان جاف پامنێری NRT لە بەرزایەکانی حەویجە لەگەڵمانەیە. ڕۆکان سڵاوت لێبێ، زانیاریەکان چیە سەبارەت بە هێرشەکانی هێزی پێشمەرگە؟ ئایا لە ئێستادا چەند گوند کۆنتڕۆڵ کراوەتەوە؟ سڵاو لە تۆ دەرەمە ئێستا لە بەرزەکانی حەوزی حەویجەین وەکو لە سەرتاوتمان هێرشەکە دوو قۆڵ بوو. قۆڵی یەکەمیان لە ناوچەی تەللوەردە وا دیارە لە تەللوەرد زیاتر لە 5 گوند کۆنتڕۆڵ کراوەتەوە لە بەرەبەیانەوە، بەڵام ئەوەی کە کێشەی لە بەردەم هێزەکانی پێشمەرگە لە بەرزەکانی حەوزی حەویجە تا ئێستا 1 گوند کۆنتڕۆڵ کراوەتەوە کەیش گوندی گوبەی بەیە. ئەوەی کە لە پشتی منەوە ئەوە گوندی مزەیریەیە وا دیارە لە بەرەبەیانەوە تا ئەم ساتۆختێکە مەقسەی تیاکەین لەو گوندە هێزەکانی پێشمەرگە ناتوانانی بەتەواوەتی کۆنتڕۆڵ بکەن و لە بۆمبی چێنرا و پاکی بکەنەوە. هەر لەو گوندە بوو تیمی ڕۆژنامانی NRT کاتێکە داخلی گوندەکە بوون بۆمبێکی چێنرا و تەقیە و پامنێری NRT ئاڵا هۆشیار بریندار بووە و برینەکەی سووکە تەنها دەستێکی پارچێک بەردەستی کەوتووە لە ئێستادا لە نەخۆشخانە لە چارەسەرکردنە. وا دیارە من لە ئێستا کاتێک ئێستا قسە لەگەڵ تۆ یاکەم بۆمبێکی تر تەقیەوە ئێمە جۆمان لە دەنگی بۆمبێکی تر بوو بەردەوام یاخود ناوە بۆمبی چێنرا و پێزەکانی پێشمەرگە تەقێتەوە. وا دیارە لە بەرەبەیانەوە تا ئێستاش ژمارەیەکی زۆر ئیسعاف یاخود ئامبولانس دێن و ئەڕۆن و شەهید و بریندارێکی زۆر هەیە لە هێزەکانی پێشمەرگە بەهۆی ئەو بۆ بەچێنراوانەی کە لەلایەن چەکدارانی داعشەوە لە گوندانە دانراون. وا دیارە ئێستا ئەوەی کە بربەستە وەکوتم تەنها گوندی مزەیریە ئەگەر بێت و گوندی مزەیریە کۆنتڕۆڵ بکرێت و لە سەرجەم و بۆمبانێک کە دانراوە پاک بکرێنەوە ئەوە هێزەکانی پێشمەرگە لەم قۆڵەواتە لە قۆڵی بەرزەکانی حەوزی حەویجەوە هێرشەکەن بۆ گوندەکانی تر و ژمارە گوندی تر لەولا یاخود لە پشتی گوندی مزەیریەوە واتە گوندی مزەیریە بۆتە بربەست لە بەردەم هێزەکانی پێشمەرگە کە نەتوانن پێشڕەویەکانە بەردەوامی پێ بدەن بۆ گوندەکانی تر. بەڵێ ڕۆکان ئەگەر پێمان بڵێ بە ژمارە چەند گوند کۆنتڕۆڵ کراونەتەوە؟ تا ئێستا 6 گوند کۆنتڕۆڵ کراونەتەوە، 5 گوندیان لە سنووری تەللوەردن، گوندێکیشیان لە بەرزەکانی حەوزی حەویجەیە کە لە بەرەبەیانەوە کاتێک هێزەکانی پێشمەرگە لە حەوزی حەویجە هێرشەکانیان ئەنجامدا یەکەم گوند کە کۆنتڕۆڵیان کردەوە گوندی گوبەی پێ بوو، بەڵام لە دوای گوندەوە تا ئێستا نەیانتوانیوە لە بەرزەکانی حەوزی حەویجە هیچ گوندێکی تر کۆنتڕۆڵ بکەنەوە. بەڵێ ڕۆکان ئایا ئێستا تۆ لەو شوێنەی ڕەوشی ئەو شوێنە چۆنە؟ ئایا هێزەکانی هاوپەیمانان هاوکارن لەگەڵ هێزەکانی پێشمەرگەیە؟ تا ئێستا فڕۆکەی هاوپەیمانان لەسەر ئاسمانی ئەم ناوچەیە ئەسوڕێنەوە وا دیارە ناوە یاخود چەند خولەکێک بەر لە ئێستا فڕۆکەی هاوپەیمانان بردومانی گوندەکانی پشتی گوندی مزەیری کرد چونکە گوندی مزەیری لە ئێستادا چەکداری داعشی تیان نەماوە، تەنها بۆمبی چێنراوی لێماوە کە بۆتە بەربەست لە بەردەم هێزەکانی پێشمەرگە، بەڵام لە گوندەکانی پشتی گوندی مزەیریەوە وا دیارە ئەو گوندانە تا ئێستا چەکدارانی داعشی لێماوە بۆیە فڕۆکەی هاوپەیمانان بە بەردەوامی بردومانی ئەو گونداناکە و بردومانی جموجۆلی چەکدارانی داعشەکە، چونکە هەر گوندێکە بردومانەکرێ چەکدارانی داعش هەوڵی هەڵاتنە دەن بەرەو حەویجە و یاخود گوندەکانی دەوروبەری حەویجە، بەڵام فڕۆکەی هاوپەیمانان بەردەوام بردومانیانەکەن و بەشێکی زۆر لەو چەکدارانی داعش لە کاتی هەڵاتنە فڕۆکەی هاوپەیمانان بردومانی کردوون و کوژرا و بریندارێکی زۆریان هەیە. وەکو سەرچاوەکانی هێزی پێشمەرگە باسی دەکەن ژمارەی زۆر ئۆتۆمبیل و چەکی قورسیان لەلایەن فڕۆکەی هاوپەیمانانەوە تێکشکێنراون. بەڵێ ڕۆکان ئەگەر بە وێنەگرەکەت بڵێ چەند وێنەیەکی ئەو ناوچانەمان پیشان بدات؟ زۆر باشە، من سەدا لە وێنەگرەکەمەکەم ئەو گوندانە وێنەی گوندانە بگوازێتەوە بۆ بینەرانی NRT ئەوەی کە لە بەردەمی ئەمەوە دیارە ئەو گوندی مزەیریەیە. من لێرە ئەی بینم ئۆتۆمبیلی هێزەکانی پێشمەرگە تا ئێستا لە دەوروبەری گوندەکە ماونەتەوە نەیانتوانیەوە بچنە نێو گوندەکە چونکە لە هەر چوار لای گوندەکە بۆمبێکی چێنراوی زۆر دانراوە. باز داوا کرێت تا ئێستا زیاتر لە 20 بۆمب تەقیونەتەوە و لە ئێستادا تیمێکی تایبەت بە پوچەڵکردنەوەی بۆمب چوونەتە ئەو گوندەوە لە دەوروبەری گوندەکەن هەوڵی ئەوادەن کە ئەو بۆمبە چێنراوانەی لە دەوروبەری گوندەکە دانراون پوچەڵ بکرێنەوە، بەڵام جیاواز لە دەوروبەری گوندەکە ژوا دیارە لە نێو گوندەکەش یاخود لە دی ئەو خانوانی کە لە گوندەکەیە هەیە بۆمبێکی زۆری چێنرا و دانراون بە تایبەت لە ماوەکانی ڕابردووش ژمارەیەک شتیان بەکارهێنا بوو، چەند شتێکیان بەکارهێنا بوو بۆی لە کاتی هەڵگرتنی ئەو بۆمبانە بتەقێتەوە. بۆ نمونە قورئان یاخود دەمانچە سیلاح کۆمەڵێک کەرەستە بەکارهێنن بۆی لە کاتێک کە هێزەکانی پێشمەرگە ئاچنە گوندەکانەوە ئەو شتانە هەڵبگرن و بۆمبی چێنرا بە هێزەکانی پێشمەرگە بتەخنەوە.
بەڵێ ڕۆکان سەبارەت بە بۆمبی چێنرا و ئاماژە و پێکرد ئایا هێزەکانی پێشمەرگە تیمی تایبەتیان لەگەڵدایە بۆ پوچەڵکردنەوەی ئەو بۆمبانە؟ ئاوا دەرێ لە هەر هێرشەیەک لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە تیمێکی تایبەت بە پوچەڵکردنەوەی بۆمب ئەنێردرێ بۆ ئەو گوندانە. یەکەم تیمیش کاتێککە داخلیەوە یاخود دەچێتە ئەو گوندانە و تیمی پوچەڵکردنەوەی بۆمبە چونکە ڕێگە سەرەکیەکانی ئەو گوندانی کە بەنیازی کۆنتترۆلکردنەوەین و تەنانەت نێو گوندەکانی ژۆکوتم بۆمبێکی چێندراوی زۆری لێ دەنراوە بۆیە سەرەتا یەکەم هێز کاتێکە ئەچنە نزیکی گوندەکان یاخود ئەچنە نێو گوندەکان تیمی پوچەڵکردنەوەی بۆمبی چێندراوە لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە ئەو تیمانە بە تایبەت ئەنێردرێن بۆ گوندانە و دیارە لە ئێستادا تیمەکانی پوچەڵکردنەوەی بۆمب لە دەوروبەری گوندی مزەیریان ئەوەی کە من ئەیبینم لێرەوە تا ئێستا ڕاوەستاون و نەیانتوانیوە بچنە نێو گوندەکەەوە. بەڵێ ڕۆکان ئەو گوندەی کە ئێستا لە وێنەکانە دەرەکەوێت ئایا ئەو گوندە ئێستا ئەوە کوێیە ئەو شوێنە؟ ئەوە گوندی مزەیریەیە لە ماوەکانی ڕابردوو ژۆک هێزەکانی پێشمەرگاڵێن بەشێکی زۆری چەکدارانی داعش لەو گوندە کۆبوونەوە و باز لەوە شەکرێکە کارگەیەکی بەرهەمهێنانی بۆمبی لێبووە چونکە ئەم حەوزی حەویجەیە ژمارەی زۆر گوندی لێیە و ئەم ناوچەیە بە بۆمبێکی زۆر تەندراوە و وەکو باسەکرێ ئەو بۆمبانی کە ئەچێنرا یاخود دانراوە بەشێکی زۆر ئەو بۆمبانە لە گوندی مزەیریەوە ئەو گوندی کە ئێستا لە بەرچاوی ئێوەیە و ئێمە سەیرەکەین لەو گوندە و ئەو بۆمبانە دروست کراون و بۆ گوندەکانی تری دەوروبەری نێردراون و لەم ناوچەیە ئەو بۆمبانە چێنراون. و دیارە هێزەکانی پێشمەرگە لە دەوروبەری گوندەکەشن داوایان لە فڕۆکەی هاوپەیمانان کردووە پێچێت چونکە چەند خولەکێک بەر لە ئێستا هێزەکانی پێشمەرگە ئاگادار کرانەوە کە لە گوندەکە دوورکەونەوە چونکە فڕۆکەی هاوپەیمانان بردومان نەکات ئەمێش بۆ دوو حاڵەت یاخود بۆ دوو هۆکارە گەڕێتەوە. هۆکاری یەکەمەوەیە کە لەوانەیە ببورن گوندەکە بۆمبێکی زۆری چێنراوی لەبێت لەبەری هێزەکانی پێشمەرگە لەوانێ نەتوان بە ئاسانی سەرجەمە و بۆمبانە پوچەڵ بکەنەوە بۆیە فڕۆکەی هاوپەیمانان ناچار بردومانێکات یاخود هۆکارێکی ئەگەرێکی تر هەیە کە تا ئێستا چەکداری داعش لە نێو گوندەکە بوونی مابێت بۆیە هێزەکانی پێشمەرگە لە گوندەکە دوورکەوتنەوە و فڕۆکەی هاوپەیمانان بردومانی گوندی مزەیری کرد. ئەو دووکەڵی کە ئێستا ئایبێنن ئەوە بردومانی فڕۆکەی هاوپەیمانانە. بەڵە بەڕێزان ئەو وێنانەی ئەیبینن ئەوە وێنەی ئەو ناوچانەیە کە لە نزیک بەرزایەکانی حەویجە بە هێزەکانی پێشمەرگە کاتژمێر 4 بێرەبەیانی ئەمڕۆ هێرشیان کردوتە سەریان بە مەبەستی پاکردنەوەی لە چەکدارانی داعش هەروەها بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان هێرشیان کردوتە سەر ئەو ناوچانەی کە لە نزیک بەرزایەکانی حەویجەن بە پێی زانیاریەکانی NRT تا ئێستا 6 گوند کۆنتترۆل کراونەتەوە.
بەڵێ بەڕێزان ئەو وێنانەی ئەیبینن ئەوە وێنەی ئەو ناوچانەیە کە لە نزیک بەرزایەکانی حەویجەیە کە لە کاتژمێر 4 بەرەبەیانی ئەمڕۆوە هێزەکانی پێشمەرگە بە یارمەتی هێزەکانی هاوپەیمانان هێرشیان کردوتە سەر چەکدارانی داعش و بە پێی زانیاریەکانی NRT 6 گوند کۆنتڕۆڵ کراونەتەوە. بەڵێ بەڕێزان ئەو وێنانەی بینن ئەوە ئەو ناوچانەیە کە لە نزیک بەرزایەکانی حەویجەیە هێزەکانی پێشمەرگە لە کاتژمێر 4 بەرەبەیانی ئەمڕۆ بە یارمەتی هێزەکانی هاوپەیمانان هێرشیان کردوتە سەر ئەو گوندانە و 6 گوندیان کۆنتڕۆڵ کردوتەوە. بەڵێ بەڕێزان ئەو وێنانەی بینن ئەو ناوچانەیە کە لە نزیک بەرزایەکانی حەویجە کە لە کاتژمێر 4 بەرەبەیانی ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە بە یارمەتی هێزەکانی هاوپەیمانان توانیویانە 6 گوند کۆنتڕۆڵ بکەنەوە. ئەو وێنەیە کە کەمێک پێش ئێستا بینیمان گوندیەک بوو کە بردومانی هێزەکانی هاوپەیمانان بە یارمەتی هێزەکانی پێشمەرگە توانیان کۆنتڕۆڵی بکەنەوە. بەردەوام بین لەسەر پێشکەشکردنی هەواڵەکان.